ئێرە جۆرج تاونە، یەکێک لە گەڕەکەکانی واشنتن دیسی لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا. هەر لەم گەڕەکە تجاریەدا ساڵی 1789 قەشەیەکی سەر بە کلیسای کاتۆلیک زانکۆی جۆرج تاونی دامەزراند. 21 ڕێبەندانی ئەمساڵ کوڕی شای پێشووی ئێران لە ڕێگەی یەکێک لە دەست و پەیوەندیەکانیەوە لەم زانکۆیە کۆبوونەوەیەکی بۆ 8 کەس لە ئۆپۆزیسیۆنی ئێرانی ڕێکخست. ئەم زانکۆیە کە پەیوەندیەکی پتەویشی لەگەڵ گروپی لۆبی نایاک هەیە، پێشتریش میوانداری کردووە لە چەندین کەسی وەک عەبدولکەریم سروش، ئەکبەر گەنجی، سادق قوتبزادە و هەروەها کوڕی محەممەد عەلی فروغی گەورە ڕاوێژکاری ڕەزاخانی میرپنج. کۆبوونەوە 8 کەسیەکەی 21 ڕێبەندان بووە بناغەی نووسینی منشورێک کە لەم ڕۆژانەدا بووەتە ڕۆژەوی میدیا و ئۆپۆزیسیۆنی ئێرانی. پاش مشتومڕێکی زۆر منشورەکە لە تۆی 3 لاپەڕەدا بڵاو کرایەوە کە واژۆی 6 کەسی لەسەرە: مەسیح عەلی نژاد، حامد ئیسماعیلیون، نازەنین بۆنیادی، شیرین عیبادی، عەبدوڵڵا موحتەدی و کوڕی شای پێشووی ئێران. منشورەکە بە فەرمی و بە زمانی فارسی ئاوا نووسراوە. منشورێ هەمبەستگی و سازماندەهی بەرای ئازادی مەحسا، واتە کوردکراوەی مەحسا ناوی داسەپا و کۆلۆنیالیستیە بە سەرژینە ئەمینیدا. جیاواز لەوەی وەها نووسراوەیەکی ناڕوون و پڕ لە پارادۆکس هەڵگری نێوی منشور نییە، بەڵکو تەنیا ئاماژەیە بۆ منشورەکەی کوورش و زەقکردنەوەی هیماکانی سیستەمی پاشایەتی، بەڵام بەنیسبەت داهاتووی کورد و نەتەوەکانی تر لە ئێران و مافە زەوتکراوەکانیان چەندین بەندی ئەم منشورە جێگای سەرنج و ڕەخنەیە. دیارە هەرکەس و لایەنێک سربەستە بە پێی بەرژەوەندیەکانی خۆی و ئەو ئاراستە سیاسیەی بڕوای پێیەتی لەگەڵ لایەنی تر کۆ ببێتەوە و هاوپەیمانی ساز بکات. هەرچەشنە هەواڵبەندیەکیش لە دژی کۆماری ئیسلامی کە بیخاتە لێواری ڕووخان و لە ناوچوون کارێکی ڕێگەپێدراوە. بەڵام لەم منشورەدا ئەو ئیمتیازانەی بە لایەنی ناوەندگرا و ئێرانی دراوە وەک دەوڵەتێکی مستەقر حەسابی بۆ کراوە، نەک وەک لایەنێکی ئۆپۆزیسیۆن، چونکو جیاوازی هەیە لە نێوان جۆری هەڵسوکەوت لەگەڵ ئۆپۆزیسیۆن و دەوڵەتی مستەقەر. بزوتنەوەی ڕزگاری خوازانەی کوردستان بە تایبەتی لە ڕۆژهەڵات کە خاوەن هەزاران قوربانی و تێکچوویەکی زۆرە و ئێستاکەش بە شۆڕشی ژینا پێی ناوەتە قۆناغێکی نوێوە، هیچ ڕنگدانەوەیەکی لەم منشورەدا نییە. هەروەها لە بەندی یەکی ئەم منشورەدا و هاوکات لە گوتاری ناوەندگراکاندا ئاماژەیەکەیە کە گوایە دیاریکردنی سیستەمی سیاسی ئێران دەبێ سڕ بکرێت بۆ پاش ڕووخان و لەو کاتەدا بخرێتە دەنگدان و ڕێفراندۆم. دیارە ئەمە پیلانێکی کاربۆکراوە کە دواتر بە پەنابرنە بەر ڕاو دەنگی زۆرینەی ئێرانیەکان خۆیان لە سیستەمی ناسەنتراڵ بدزنەوە، بۆیە کورد دەبێ بەر لە ڕووخان بەڕێکەوتنی تەوافقی ئەو مافە بۆ خۆی بچەسبێنێت. لە بەندی دوودا ئاماژە بە دەستەواژەی پاراستنی یەکپارچەیی خاکی ئێران کراوەکە دواتر نیودێڕێکیان خسوەتە پەنای، واتە قبوڵکردنی فرەی زمانی، قەومی، ئاینی و کولتوری. هەرچەند ئەم دوو نیودێڕا هیچ پەیوەندیەکی سیاسی و ماناییان پێکەوە نییە، بەڵام پاراستنی یەکپارچەی خاک بە تەنیایی هەڵگری باری ئایدیالۆژیکە و مەترسیدارە لەسەر کورد و نەتەوەکانی تر کە دواتر هەر چەشنە ناڕەزایەتی و جموجۆڵێک بەم بیانوە سەرکوت دەکرێت. بۆ نمونە هێرشکردنە سەر کۆماری کوردستان، ئازەربایجان و ئەهواز
لە سەردەمی نظامی پاشایەتی و هێرشی خومینی بۆ سەر کوردستان لەو پەیوەندیەدا بەڵگەی مێژوویی حاشا هەڵنەگرن. هەروەها لە بەندی سێی ئەم مەنشورەدا هاتووە دابەشکردنی دەسەڵات لە ڕێگەی دانی دەسەڵاتی دارایی، ئیداری و سیاسەتدانان بە پارێزگا و شار و قەزاکان. لە ڕاستیدا ئەم خاڵە پەیوەندی هەیە بە بەشداریکردنی کورد و نەتەوەکانی تر لە سیاسەت و ئیدارەدانەوە. لە ڕووی یاساییەوە ئەم بەندە هێنانە خوارەوەی ئاستی داواکاریەکانە بۆ شتی لۆکاڵی و سەرەتایی. تەنانەت وڵاتە دیکتاتۆرەکانیش بۆ بەرەو پێشچوون و کەمکردنەوەی کێشەی ئیدارەدانی وڵات دەسەڵاتی ئیدارەدانی لۆکاڵی بە پارێزگا و شارەکان دەبەخشن. ئەمە بە مانای دابەشکردنی دەسەڵات و بە ڕەسمی ناسینی شوناسی نەتەوەی و زمانی و مەزهەبی جیاواز نییە. ئەسڵی داواکاری کورد و نەتەوەکانی تر شەریکایەتی و بەشداریە لە دەسەڵاتی سیاسی کە لە خۆیدا حۆکمڕانی و سەروەری یاسایی و ئیداری بۆ پارێزگاکان بە دوای خۆیدا دێنێ. هەر بۆیە ئەمە بەندێکی مەترسیدار و پڕهەڕەشەیە. نەک تەنیا هیچی بۆ کورد و باقی نەتەوەکان تێدا نییە، بەڵکو دووپاتکردنەوەی هەمان سیستمی ناوەندگەرایە. تەنانەت ڕێفۆرمخوازان و بەشێک لە ئۆسوڵگەراکان و هەروەها ملی مەزهەبیەکانیش ئامادە بوون زۆر زیاتر لەوەی لەم مەنشورەدا هاتووە بە کورد و نەتەوەکانی تری بدەن. بۆیە لە کەمپەینەکانی هەڵبژاردنیشدا بە ئاشکرا باسی لانی کەمی فیدرالیزمی ئیداری یان ئابووریان کردووە. دواتر لە بەندی 9 باس لە پەیماننامەی نێونەتەوەیی تایبەت بە مافە سیاسی و مەدەنیەکان کراوە کە ڕەنگە وەک دەستکەوت سیر بکرێت. بەندی 1 ئەو پەیماننامە نێونەتەوەیە دەڵێ هەموو نەتەوەکان مافی دیاریکردنی چارەنووسیان هەیە. بە پێی ئەو مافە نەتەوەکان بە شێوەیەکی ئازادانە چارەنووسی سیاسی خۆیان و شێوازی گەشەی ئابووری کۆمەڵایەتی و کولتوری خۆیان دیاری دەکەن. تاکو ئەو نەتەوانەی خوازیاری سربەخۆیی و دامەزراندنی دەوڵەتن بتوانن وەک بنەمایەکی قانونی پەنای بۆ بەرن. بەڵام کێشەی سەرەکی ئەوەیە ئەم مەنشورە کورد و نەتەوەکانی تری بە قەوم و گروپی ئێتنیکی لە قەڵەمداوە. ئەمە پچووکردن و لێسەندنەوەی ئەم مافەیە لە نەتەوەکان. هەر بۆیەش وشەی قەوم لە لای فارسەکان زیاتر بۆ قەبیلە و عەشیرە بەکاردەبرێ نەک نەتەوەیەکی خاوەنشوناس و زمان و فەرهەنگی جیاواز. ئەمەش جارێکی تر لێسەندنەوەی مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکان و سەڕینەوەیانە لە ژێر ناسنامەی یەک نەتەوەی باڵادەست و خۆسەپێن. بۆیە ئەم بەندە پێشاوپێش گرنگی خۆی لەدەست دەدات. هەروەها لە ئەم مەنشورەدا باس لە هەڵوەشاندنەوەی سوپای پاسداران دەکات کە ئەوانەی دەستیان لە تاواندا نییە تێکەڵ بە هێزەکانی تر بکرێن و بە تایبەت ئەرتەش کە ئەرکی پاراستنی یەکپارچەیی خاکی ئێرانە. ئەم بەندە نەک ناتوانێ دەستکەوت بێ، بەڵکو کارەساتی گەورەی لە خۆیدا هەڵگرتووە. سوپای پاسداران بە گوێرەی یاسا کارپێکراوە سەربازیەکان هێزێکی سەربازی و یاسایی نییە، بەڵکو هێزێکی میلیشیایی و مافیاییە کە لەلایەن کۆمەڵێک لە دەوڵەتانی کاریگەر لە سیاسەتی نێونەتەوەیی خراوەتە لیستی تێرۆر و وەک ڕێکخراوێکی تێرۆریستی مامەڵەی لەگەڵ دەکرێت. ئەوەی دەبێ ئێمە پێداگری لەسەر بکەین هەڵوەشاندنەوەی سوپا یان ئەرتەشی ئێرانە. ئەرتەشێکە لە 100 ساڵی ڕابردوودا دەستی سوور بووە لە کوشتن، سووتاندن و ماڵوێرانی کوردستان و ناوچەکانی تر بە ناوی وەهمی درۆزنانەی یەکپارچەییەوە. داواکاری ڕاستەقینە دامەزراندنی سوپایەکی نیشتمانی و
فرەڕەنگەکە بەشداری هەمووانی تێدا مسەوگەر بێ، ئەرکی پاراستنی دەوڵەت بێ لە هەڕەشە دەرەکیەکان، نەک هێزێکی باڵادەست بەدەست نەتەوەیەکەوە بۆ سەرکوتی جیاوازی و ماف و ئازادیەکان. ناوەرۆکی بەرچاوی ئەم مەنشورە جیا لە باسە ناڕۆن و پۆپۆلیستیەکانی پارێزەری بەرژەوەندی چینە کۆنەکانی دەسەڵاتی سەردەمی فێۆدالیزم و سیستەمی ستەمکاری ڕۆژهەڵاتیەکە بەڕوونی نوێنەرەکانی دەرکەوتون و جێگە و پێگەی سەرەکیشیان بۆ دیاری کراوە، ئەگەرچی ویستویانە بە هەندێک ڕوخساری جێگەی مشتومڕ لە ناسیۆنالیزمی ئێرانی ڕووی ڕاستی بەرژەوەندی خۆیان بشارنەوە، بەڵام ڕووی کودتا ئاسای مەنشورەکە لە ئاست بزوتنەوەی ژن ژیان ئازادیان پێ نەشادراوەتەوە. هەر بۆیە زۆربەی بەندەکانی ئەم مەنشورە هەڵوێستی سیاسین و دوورن لە چەمکە فەلسەفیەکانی وەک ئازادی، دادپەروەری و یەکسانی. وا دیارە تەنیا چاویان بڕیوەتە دەسەڵات و ئیمتیازەکانی دەسەڵات، ئەویش لە وڵاتێکی ڕانتی و نەوتی وەک ئێران. ئەوەی لە مەنشورەدا نووسراوە نەک هیچی بۆ کورد تێدا نییە، بەڵکو جێبەجێکردن و بەشداریکردنیشی جۆرێکە لە هەڕاشدانی بزوتنەوەکەی و بەها بەنرخەکانی، دووپات بوونەوەی دووپات کراوەکانە و دەستەبەرکردنی مافەکانی گەلی کوردی تێدا بەدی ناکرێت. ئەوەی تێدا بەدی دەکرێت تەنیا مەرحەمەتی ملوکانەی شازادەیە بۆ بەرژەوەندیە تایبەتەکانی سەردەمی دەرباری و تیۆلداری. بەڵام ئایا جۆرج تاونیش دەبێتە نۆفلشاتۆیەکی تر و خومەینیەکی تر هەناردەی ئێران دەکرێت؟ ڕوون نییە. بەڵام ئەوەی کە ڕوونە ئەوەیە کە هەر هێزێک لە دانوستان و هاوپەیمانەتیدا پشتی بە ویستی خەڵک و جەماوەرەکەی نەبەستێت، وەک بڵقی سەر ئاو دەتەقێ و نوقم دەبێت.